وخزمەتی علومی حەدیثیان کردیە حەدیثەکانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کۆ کردیتەوە. کەنای خۆی بەخشندە و میێرەبان دیارە ئێمە وەکو ستافی پرۆژەی بەهای فەرموودا لە شاری سۆران هەڵساین بە ئەنجامدانی ئاهەنگ و سازدانی ئاهەنگێک بۆ دەرچووە یەکەمەکانی پرۆژەی بەهای فەرموودا ئەوانەی کە سەدیانی نابوو و ڕێژەیەکیان بریتی بوو لە نزیکی 180 کەس و هەمومان خەڵات کرد. دیارە ئێمە ئەو پرۆژەیە و بۆ ماوەی چەند ساڵێکە بەردەوامە ئەو جارەشان لە قۆناغی شەشەم بوو بەڕێوەچوو و هەوڵ دەدەین ئینشاڵڵا لە قۆناغەکانی دیکەش لەو پرۆژەیە بەردەوام بین. مەبەستی ئەو پرۆژەیەمە ئەوەیە کە زیاتر بەرەو باشتر تێگەیشتنە بەرەو باشتر تێگەیشتن لە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەتی خزمەتکردنی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوا پەروەردگار لە قورئانی بەرز و بەپێکدا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني واتە ئەگەر خواتان خۆش دەبێت شوێن پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەوین ئێمەش کە ئەگەر پێغەمبەرمان خۆش بێت صلی الله علیه و سلم دەبێت شوێن سونەتەکەی بکەوین. بەنای خودای بەخشندە و میهرەبان زۆر بە خێراتنی کەناڵی پێیان دەکەم بۆ پرۆژەی بەهای فەرموودا کە پرۆژەی بەهای فەرموودا پرۆژەیەکی زۆر گەورەیە کە شەشەم قۆناغیەتی و یارمەتی ئێمەی داوە لە سودوەرگرتن لە بە پرۆژەکە فەرموودەکانی پێغەمبەر دووری خوا لەسەر بێت نمرەی 100 مینە کە زۆر دڵخۆش بووم پێی ئێوە 6 فەرموودەم لەبەر کرد کە لە ژیانمدا بەکارمێنە لە قوتابخانەشدا و سوودی نوێبینی. زۆر سپاس بۆ بەهای فەرموودەکان پێش بڕکەی ڕێکخستووە بە خۆم پلەی 100 میناوە زۆر سپاس هیواداری نمونەیان زۆرتر بێ. وەڵی سوودی زۆری هەبووە بۆ قوتابخانە وشت و بۆ نمونە مامۆستا پرسیاری کردبەوە بە فەرموودە و شت زۆر سوودی هەبووە. هۆکاری بەشداریکردمان خۆشەویستی بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هیوادارم هەر لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بن. یەکەم جار زۆر سپاسی پرۆژەی بەهای فەرموودە دەکەم هیوادارم هەردەم بەردەوام بن لەم پرۆژە جوانانەیان و خۆم یەکێکم لەوانەیە کە پلەی سەدم بەدەست هێناوە و هیوادارم بەردەوام بن لەو پرۆژانەیان و زۆر سوودیشم لێ بینی. ئێمە وەکو منداڵەکان هەموو منداڵەکان کە بۆ ئێمەیان داناوە بۆ ئەوەی مسلمانەکان زۆر بن و سوودێکی زۆریشمان لێ بینی لە ژیانی ڕۆژانەمان دەکە قورئان لەبەر بکەین و سنەتەکانی پێغەمبەر بین نەدێ و معنەی کەسەکان زۆر بە دوای سنەتەکانی پێغەمبەر بکەون.